بده په برنامه ویمانه اروینه می دگا نوچنو میمان خلکو نوچین می دیسان خیر بدش به نوچه هر پاسه کم زنده نوچه شهر و هرامی نشینه تقریبا اینا 35 کیلومتری پاونه و 150 کیلومتری شهر و کرماشانیه نه استان و کرماشانی قلیم نوچه پنش آواتن نو دش بس لا زمانی قلنا و ماشان نادرشاه افشار دمانه که سرداری و عثمانی بغلان شکزملو گلو و هرامانات را گرکشا عبور کرو بگذاری و جهراماناتی کوینو پیاکی نوچه براسی جنگجو ماهر نجا نظر و تیراندازی و وشکرده و باروتیه نه هرزو سریو چی دگایه برو چنی وشتا یاگی که اجنبیان مفروق کسایتی چی دگایه برو چنی وشو بروش به استرابادی که کریو ماچا گرگان و آروین و هیچ تا آن نتوه منینه که ماچا پنشا خلقونو دجای یوجا کسایت بناو بانگکان نوچه ملا احمد نوتشي بيان كم الله أحمد على برينيك فقهنا براسي يا قدس ديارة للنجوم والرياضيات ينا سرعمل بيان الله أحمد نوتشي شاري هرامي نشينو نوتشي باب زان ميتشي شعرنا خلق خريك وتشيش يا وتويجا تاني خلقي كلمة السلام عليكم خاصة نشكر سلامتني حالو خاصة كريو ده أخي تشجن بنشكره فرماوه وش بيا أخوة فرماوه خاصة نشكر سني وش بيا أخوة مرحمة الله وش بيا أخوة خير بدي كريو نعمل بزانمي مصرية داد مصري بيان هرمان تاكردين لي رستوران كنا تشاشي تاوشا كردينا كسانة بان كفرو وشا أما بوجا تشاشتكي يا نك برعكس واتا بوشا تشاشتكي تاوشا نينا يا بدل شانه بيبو أبغى تسلقية بلا هرحس كلام زين. ده بعضي بيني مصدر شانه فمصل بعضي بيني فرد شات شلاو مرغية ببي بعضي بيني فرد شام مصل حس كيني كفتي بي يعني مصل بعضي بيني حس كيني حل كرجة شات جياكار سورة كريه يا وبي مصل شلاو مرغية كيش كذا مصل كرجة شات بي جياكار سورة كذا يعني سوي برينجة كيني أبغى بعضي بيني كباب شاقرق بي دي بس اللي قوي شابي عش بس خانك كلن جني بيني هرمانة كريني. والله قدي ما جني بين مشوار جني بين مي دبي نزافة شيء ما بين بنش دبي نزافة شيء ما بيني فروشنده ما بيون دبي عش بزيج بنال وجبك خليكني برا وهرمانة مكرينو بس طاد الصناقي فانا ويتنا بل وجبي فقط فرم عن يمي شي آخره فرم عن يمي مثل إن مصيبتك كش فربيت فرم عن يمي أنا فرق أنا وجبي قدي ما تشون جني بين مي وتربيا ما نبي شنو توجبي قدي ما جني بين مي لوشينا تبلا تجمع بطلة شني من يدي سر ده بطلة حبس برينجي بي بخته بيارلنا بيازورون بخته سور كلمة شني أب تماته سورش كلمة و جاهن تماتش كلمة جاهن أب تماتش كلمة جاهن تماتين ده مرنة إيه بيازو تاني شكرينو بطلة فروشن برشكري بياز دما بياز داخل فرشكري بياز يقول عليه ساقي كري شنو ورد تماتي هاريش كري نو بس بس الان باسن يسري متن مزان بس مباوي انا بس منو تشافر نوتشي فرق نوتشي حبسه برنجي من ياشسه حبسه برنجي والله كتي بيازا كاش زيالن انا حبسه برنجي من ياشسه بس ما فيني باو بس ما وشنو نوتشا بس ما وشنو اي لا بشكل ادري يعني لا بكر علي بطلع تصوش بيا اخو اشتها بطلع يمكن يا براها اشتها بطلع قربانه تصوش بيا هرچند که نوچه بیان شاری و گلاله و خنجیلانه بلام
محل قديمية كيش هشت عمانيني وهر باسك ويندي هر بري قديمية قلفي وجدريان سر وبراسي يوخت مليو باش دلش تنبو نوتشت هاي ميو تايبتشن بمن نوتش ياجي وانك تاتمو متيكيمو معموكيم هلي يكوجيانه عملوشا كردنا وچگه گوری بيني براسي تهمي وجياواز حسي وجياوازشن نوتشه بخصوص إيكوجيه بيمن بدي با بيورا إيه حسايا تجربة كلمي وبالملي كوجيه كان ونوتشه كولان بكولان بيورا ماما بابا سنم لگا و جو شاکشی کنار یانمانه رازل بگلناوه ده اگلو شبی دنگی ریزوار پیشا چیش بیزیو پیشا ماشو شبی بیزی بخواهد کار مکمن و یا من فیلم دایش که توماتن ما کار مکمن شوي الوابا يعني رازق يلا معماش ما شو منو محمد كان ما كدن يو أمان فين بدايش كدن ماري دوري تر قرانية وش هرامية واتش قرانية هرامية ما واتش جافه دوینا گیرن و یه مرشید اومده این اسمش شله یکیشون کلاشیره اسمش شله میدونم گاوش مهنی نامش هاتشين قاوة كده نمیشه بزل قابن بوزلا قاوة كده نامش بوزلا قابانا توتیش من نمیش بزلن یوشا پیان یوشا نمیش جنینه بولینه تتكش عشان يعني نامش بورلينا هی أنت تشيش تاهن زرتان عمو ستار عمو ستة زركتها شكو شعر دي ترى مو ستار مرد عفوا اشكره ما شو جيرو زركتها شكو شعر دي انا بيلا ولی كان مكان بيلا محذوق بوش شادنوي فين ده مخلوق على إيه بيلش أنا زر شهان عوقته كارشا كردن به مخلوقي زركة شادين يعني تعطل شو بهم جيرو اشتا بعضي وشيه مو اسمش مو فريا دا وشه سنة بي فريد مامو فريادة چش کری به گوشه کل په کوگه زنگ مله زنگو مو به تاتم گرو زنگو مو به متیم گومتیه مامو گیان به قزابی وشبي يا اخوة خاصبي حسن يشكر وشبي يا اخوة خليكو هرمانه وچیشی بشی مامو گیان انو بانتلناو انو يانا قيمي ايتما قيمي نوينيو اري يانا كما قيمي نوي تامن يا بانتلناو او سچ هر اپیسینه بیانه تر بسبانشا هذا في سبينا قيم حد شمنا بينا او صور وفرج وارنه ورا فريبارن انا نعمد بي ورا واري مامو کریو بحث قدیم نوچه ما پیکری پیاگوری نوچه نه آجن گوری که نوچه نبینه آجن نامیو پیای نامیو نوچه قدیمی که بینه قيمي دي واشو كيف يعني سيشاب سالا وين ساسال عمرش كلان بقى شاورتي وكولاري وبيلو بولا زحمتش كيشتنو بنزاولج وكريني وبكول كيشتو بزحمتو إينيشا زماني يا ساسال عمرش نتاين نمون أبارا أباسب نكرو أنا قوي بيني أوسا قيمي قل هالا تفيشا واردينيو تفيشا واردينيو شو علي لي ملكو تفيشا وارديني مصنوعي شيء مصنوعي أمني نوريني خلا إني بشري برابين زماني ملكنا بينا كارش كلام والله بلا طلع بيه دارج علينا دنا فلنا توان جملات إينينته ملكيش كاليني وحال بزحمته ويش زحمتش كيشان اللي بين زمينش كالان
کەڵکیش نیانێوێ هەر وێش ئاسڵی خۆش ئەمان بە پێمیە ئینیشا ئەری زرینگە شەنیێرێک ما بێنێ شەنیئیسە من هەرمەتیە وێم هەرمەتیە وێم لبێنە وەزی بشانۆ هەڵی بۆ پۆپۆ وەزەکەوە مدریانش بنێ مدنیانشە بەسی نەرە وار یاواشڵی زاوڵەکەش دیان وێش فێتەن شەوە زاوڵەکە دمامینە لێنەوە پۆپۆ وەزەکەی وەزی شێنیوێ زرینگی بێنێ ئەری دای پیزەبێنە ئەوە وێشم حەر زمانی من گولالە بێنە نە گولالێ چامنێ کارکەی مڵکەنێ زەراتە بڕی زەراتە بڕی یاواشڵی مدریاش بنێ ئەمە ماشە ڕۆڵە بۆ ئاوەریسی ئال بۆشەکەرە باکەمیشدارە وەی سەماکەرە دارە ئێتاهام زۆرش نەکەری قەیمیانێ نیشتینێ لە زۆرشکەن تا زاوڵەکە پێیا بیان زاوڵەکەش پێێتەنەوە تەن ڕۆڵە هەگاشتنەوە چاگە بنیشەرێ تام بلو زەراتەکەی بڕوەوە. جەکۆنەوە تا بە ئارۆیە چا دەگایە بێن کە خەریک و کلاشی بینێ تامێ واچمێ نۆچە شاید یەکودووە دەگایەتر بنەڕەت و کلاشی شا بیێنیسە شارەزایی خەسمانیا سەر و ئەو دەگایەکاوە بەڵام نۆچەیە چا دەگایە بێن کە بەڕاستی بنەڕەت و کلاشیش بێن چێوێ وەکە فرەجاڵبا ئینەنەکە بەسڵا تایفەکە نوچێ هەر تایفێ پێوش لە قەبێەوە تایبەتشن بەچێوە یەکتنیشا ئەژناسان مەسەڵاتەنشا فلانە کەس ئەمە روفەتە مامالی مەسەڵان خلاصە هەریو لە قەبێەوە شابێ نامێ تاتاوین بەروسەبەی و نەواچۆ چی نامێ مەوبەردە کاکناسەحێنە کاکناسە بازار و نۆچێنە خەریک و کلاشیا بەسڵات چێرەکەی مڵۆم پاکەساکە کلاش چناو ئاڵێ ماراشەوە و ستریە هەرمانی چێگە کەرۆم یاونوش دەسووا کەساکە کلاش پۆشێنێ و کلاش کەراشاپا و علاقمن پانێنێکە جە کلاشە کاکناسە کریۆ باسێەوە کورتما پێکەری سەر و ئی کلاشە هەرجە بنەڕەتەوە چەنی وەشێ باوچەنی ژەنی نوچە چناشاوگاهن پێچەر کلاشێک ناو چەنیم یاوە دەست و جنابیت و ئاوەختە ورەشیە ئەز بۆ خزمەتەنە کلاش جەقەریمەنە هەربیەن جەنوچەنێ شاید گێڵەوە پێی شاید 1000 ساڵایت نەکواچوو جە ئەوەڵین بار کە مەسان کلاش وەشکریان نوچە بێن و تەوێڵی جە کوردستان عێراقیەنە تەوێڵی بێنە جێرانی چەنە نوچەنە بێن کلاش ئینە وش چێرە کلاش یا عیبارەت تا مەسەن وەختی وەششکەری پێکەنەکەی پەڕۆن مشو پەڕۆکەیتش خامی ئەسڵ بوو کە ڕەنگ گیر و ئاوەختە ڕەنگێتێتش هەر شەرتەنیەنە مەسە وەختی ڕەنگش گرت مشۆ کوی و ئەگەر مەسەڵەن مەوادی پلاستیکی شتێکەڵ بوو ئانە ڕەنگمەگر و وەمە کویوچ بعد ئۆسێو کە کەروش پێکەنە پەڕۆکەی ئینە گیان کەسی وتەیش کە کەروش بە چێرە کلاش کەروش بە تەختە کلاش ئۆسێو تەراکە مەسەڵ خود و چێرەکەی وەشکەر ئێمە پیکەنەکەم سانمی ئیسێ ملێمیش بە وساتی وسێ و تێری کلاشەکەمان پێکرد چیرەکەمان پێوەشکەر و جا ماراشەوە ملێمیش بە ژەنا قەری مەسەڵەن یەک نەفەر کلاشەکەی کەری مەسەن نەفەری تە چاگەبی مەسەن دوکانی وێنێ پیکەنەکەی گیری یوج کلاشەکەی کەری ئەگەر ئیرادی و بەجێ پیکەنە و پەڕۆکە نەبیایە ئۆساکە تۆزێ دی مەسەن واچی بە شاگرد و مەسەن پیکەنەگیر و پەڕۆنیاکەش کە ئانە ئیراد و پیکەنەکەی تا وەششکەرێ بەڵام ئیسێ بەداخەوە پاسە نەمەنن چێوێتەری کاک ناسێ فقط کلاژ خاص و منطقە هۆراماناتی بیان یا بە شێوازێوەتەر و بە جۆرێوەتەر یا گێوەتەرە نەبیێن
چی پیسە کلاش و هەرامانی فقط جۆهەرامانە نەبیێن بەڵام چیوی تەری کە مەسەڵەن ماچاش گیوەی مەلیکی جەم شەهری کورد و ئابادە و شیرازە نەبیێن تا ئەسفەهان حەزمەنی بەڵام ئەرزار پاسە ئەرزم کردی بەڵێ نێ قیمەت و کلاشە کۆیمە و مەلیکیەکەی ئاریشا مەسەڵەن شاید مەسەڵەن یانە ئەلئان 10 بەرابەر 15 بەرابەرە حەزمەنی ئاپاسنی کاک ناسەجە این و درامەڵیەنە بەرمەوەرۆ پێتا ئی شغڵە پوڵی کەم لێ دێ بەژە ناپێدۆرەکە دێ ئەرزم کردی واتم وەختی مەسەڵەن کلاشی و چلا پوڵی کەم لێ دێ کاک ناسە ئەخدێ نا چیوەکە مەسەڵەن پوڵ ئیتر یعنی ئا پوڵەکە ئێمە دانما یان واقعا هەر ئان نەبیێنێ کە مەسەن دریان چون پێیمەژ وەختی چامنەهن هیتی و کلاشی بخوا مەسەن 30,000 نییە سەرەوێ پوڵەکەی جیمە ساڵێەوە مووسوو بەڵام بە پۆ زمانی مەسەڵەن فەرقشن ئیسێ هیتی و کلاش مەسەڵەن 500-600 قەتعەن مشو پێمنی مەسەڵەن فەرزکەرمی سەرمایە گوزاریم کەن چیکارێنە و ئەلان پێ 40 ساڵامل و 35 ساڵمەینە شغڵماینە کارما قەتعەن مشو مەسەڵەن چێوش سەرەوە بۆ پێ من حداقل سەمان مشو 100,000 پێ من چ نەبوو ئیسێ مەسەڵەن ئیسێ من بەژەنانە مەسەڵەن 100 تا 110,000 ملۆ پێچینیاکەیش وەڵینە مەسەڵەن ئێمە جێ 10,000 و 5,000 و 15,000 بە شۆماکردن حەزمی ئیسە یاوان بە 110,000 بە 120,000 بە تەناسب مەسەڵەن هیچی فەرقش کردن ئی کارێت تەقەڵ بە تەقەڵش بە تەبەنێ و دەسو ژەنا هۆرامانی چنیۆ ینی لە حزب تەقەڵ بە تەقەڵ و ئی کارێ هەرجە بنەڕەتەوە بە دەسا و ژەنە و هۆرامانی چنیۆ وە کاری وەن فرە ئەرزش جەنەزەرە هوەری و ناسەرەوە دەستڵەوەش بە کاک ناسەحگیان سپاسڵ کەر و وەخت ماگرتی دەستڵ و خێ بە دەسەر و لێبەرە واڵە فاتمێنەوە پێوەرە نیشتین مێرەوە گەرەکمانە کوچی و قسەی کەرمێ واڵە فاتمی گیان خاسە نیشکۆن وەشنی قوربانەوە بخێ بێدی سەر و چەمەکام خی بێدی سەر و گیانەکەم قوربانەوە گیان وەش بۆ واڵە فاتمی گیان چندە ساڵن زەماون نڵکردن وەڵا 40 ساڵین ماشەڵڵا کریان چنی انقلابی زەمان نڵکردنە یاگەگەڵ فرە وەشەرە لێبەری وە گولالێ وەشڵانە ڕوبەنۆچێ حرکت چێگەرە بینی شۆرە دڵش تەنگمە بۆ فرەوەش کچە یانەکەی ما دوورینە جەجاڵێ ناڕەحەتین می ناڕەحەتی قەلبی ماهن و کچێ چێ سەقل مێوە پێما و ئەنا یانەکی ماوەشینی و ڕەحەتینی و مامەساڵە چون مارەوە مشوڵ باری وەڵا وێژ مارەوێ دەجان حەماڵچی ما پێ مارەوە و کەفسوولوچی و وششی و بازاری مارەوە وچ مرووەرە بازار خەرید کردوونەوە مامەساڵحی چەر نوچەیە وەڵا نوچەیە و مەتیێزا وێ ما و ئەوە ساڵحیەوە تا تێم واڵینی و مەتیێزێنمی بەڕاستی زندگی سەخت بێنەوە مشکڵات فرە بێن و تر ئۆسە نەمەە ئۆسا تەوەقۆکی واریەوە بینی فرە هینەکی متەوەقعی نەوێنێ زندگیەکە هەرجو نەبیە هەر گوزەرنینیش بەڵام میساتر دنیاکە دنیاوە گۆڕینە و چەم زاڵە چەم شاگرنەوە بە فرە و چێواوە فرە چێوا شاگەرەکە زندگی سەختە قوربانە میسە زندگی سەختە ئیسە گرانیە ئیسە ڕەحم نەمەنەن ئیسە ئامەشو نەمەنەن ئیسە نەوەشیەکەی نادلینێ زندگیەکە فرە سەختە حەسەنەوەڵە جوانە فرەفرینێ واڵە فاتمێ ئۆسا ئاوچی و مشیە هەر بە کونۆچی واردی بێتە یا دەبێ بێ چنی لوێن دەستەر و هاانە چنی لوێن مسەر و هاانێ بە کونێ سەرچەمەوە ئاوی یارینمی ئێتە دێت تا ئامادلی دەگانێت دلی دەگەنە کوچەنە هینە شێری ژانیێری هەر ئیسە هە کوچێ شێری وشپێنیە نیرێ ئێتە بە کونە ئارینمەوە یانێ دێتەوە سانە حەمان بێنە مستەرابی و تەشتە نەمەلی کردی تەشتە نەجلی شوورگێنی و هیچ نەبێ تا تا زەمان ئاماوەرەوە ئاچانە شەهرداریشە هینشانیارە ئەین و برقی حەمام و برقی ئێتە کابرا هەفتە لێرە واگە حەمام کەری برقەنەوە ئێوێ باز دەسەواڵال کەرە پێماچین دەسەواڵال لوێنی کەشەرە و لوێنی
دەنگەوەشە شاچنی بێ گۆرانی قسەوەشە لێ نەبێ دێتە وەڵا بێما گۆرانیەواچەوە بێما قسەوەشە و ئێتە لوێن مێوە کەش و لوێن مچنی حیوانی لوێن مچنی گاوا و لوێن مێوە کەش و لوێن مێ لێ باخا و دێتە زیندگی ئاسا وەش بێ ئێتە ئیسە ئینەی خەمە خەجاڵەتەی سەفرە بێنامان ئیسە وەشیەکە نەبەنن ئیسا هیچ کەسی وەشیش نەمەنن و هیچ کە ئیسراحەتش نیا و گرکەڵ نەوەشا و گرکەڵ بەڵبەختە گرانیەکە فرەفرن دێتە چوزان یاخوا دەسڵوەش بواڵە فاتمەی گیان یاخوا زاوڵەکەڵ بێوەیە بە دەسڵوەش بێ سەرو شەما زەحمەت هەکەشتە نامەندی پێشاوی ڕووچەی فرە بۆش حاڵی بێن بیم یەخوا خێر بێنەوە سەرو شەمانی مێ بارشکە لێوە کاڵە بێ سپۆغەمانی مێ یەخوا خێر بێنەوە تۆ سەفاوەێ وێنی کۆرەمانی نازارگیان تۆ ڕێنگین کردێنی کۆرەمانی کاڵە بێ تۆ ڕێنگین کردێنی بەڵاڕێک و پیگی خوا تۆ زڵڵ خاوێنی تۆ گڵەپونێکەی نازارگیان گۆشەی ئاوێنی و ئای بەڵاڕێک و پیگی تۆ گەنم ڕەنگێنی سرم سرمێنێ نازارگیان چی بێدەنگێنی ئەگەر بزانی خوا بە حاڵی دێڕڵمێ گریانڵمێ نازارگیان پێڕێنگی زێڕڵمێ نظامەی نظامێ بوو نظام و تۆ پاشەڵقی بلێکەمێ نازارگیان نەکەم ڕەنجێ ڕۆبوو ڕەنجێ من کێشای خوا لە پای ڕۆزێگاری هەرگیز نەکێشاش کاڵە بێ مەجنونی خێمی باری ئەگەر بزانی چنداخڵ پێما بوو هەرمیز و سێحرێ کاڵە بێ زۆخاب لە ژێما بوو پێشکەشتا بە ئینە هەوارگەی مەیجەمێناونن ئینە هەوارگەی مێجەمێناونن تەسکین وە باڵای دڵخەمگیناونن بەڕاستی تەسکین وە باڵای دڵخەمگینانن کوچیەکەی نوچێ گیان سڵام خێر بێ قەزابی یاخوا یاخوا خێر بێ داد فریشتە چەند ساڵێ چی ڕستورانە خەریک و کار و چاشت وەشکردێنین وڵات تقریبان 5 ساڵنگە باڵێ ڕستورانەکەنە وێتانە گوی تا پێوی تاکار باڵێ پێوی ماکار کردمێ واڵە فریشتە چاشتێوەکە ڕستورانە کریۆ جیاوازیش چشا چەنی چاشتێوەکە یانە نەوەشکەری
والله من حرب سيانة وشش كرونه شني كرو بيزا ولا كام أباس وشش كرو خلاص أيضا يعني فقط تنيا جوازي جانا تشيجا بهني فرتر وشكري تشاجا فيتش فرترا يعني أنا كما زحمتش كم ترى تشيجا فرن وش تشاشتي وي رستوراني ميموري والله ويم قردين بيزين يا فرا كرديني متر فرا وش من ما بنشا حس كرو برا بتشي من ببارا بوري أباسنا يا بوشالوين السلام به فرتر صوزية كم وري تبي شاف فرتر موري راز ما تشون تر آچا وقت و آچاشتی کرو هرمانی کرو تو بوا چاشتی ملو سر طرف به هجمی فره اتر چیوکه بس لا دلون مارو بوری حالت وانه که بیزیول وانه حزم كرو بوري حس كرو برا بتشي من ببارا خاتون فقوتني چیگه کار کریا جنانی و تری چیگه هرمانه حروي منا وأكر ما باتم سخت نیا پلویل تنیا دیارا ماشاءالله مسافر چیوی چنو چاشته کتا تمیسو رکوپی کنه فروکسی که ما نشتی بین میره اما سفارش شده چه براو پیانه پسرو کاری و چه کسانی و که چیگه نشتی نیره هجمی و شکر پیخوه مشتری فریتا هنی سخت نیا پل دستنیا والله سخت هذا كنا كيشم هنا إنا شاف باساجينا كاركرو كم يعيش كشي كمك ما كرو هر كم راسم وشي ما بو عايش ما يعبري ما أدنى دبلي والله سخت هذا تمجبورين مكاركر مشيك ده يخوا بيوي بده يخوا بركات بريو بزندگی تا به مالی تا به رستوران کی تا بيوي دلي وجه إن شاء الله ممنون سپاس نوچه ملانی واکه بسلا بازاری واکه تازه وجبین بلام بازاری کونو نوچه و بازاری قدیمی نوچه تقریبا نه چولاتره و که پشت و سرام نه دیاره برای قدیمیه که هنی دوربینه که نشان شاملو امتداد شاملو ولی بازار قدیمیه که نوچه دیسان چنی ما بیده کوجیه با کوجیه و بازار به بازار و نوچه دوکانی و که صنایع دستی خلق و نوچه و جنا و نوچه و پیا و نوچه اچگنه بس لا جمع کردن و صنایع دستی اردلانی که اینا ملانکون نوچه نه یاگی و که رنگارنگ و ظریف که کارو دستا خلق و شهر و نوچه یا که گیان به قذابی خاصه نشکر سلام خیر بدی سیوچه مکم خیر بدی خیامت کریو پینوچه دستاوج بونه که زحمت کشتن که یان کریو باسو ولی آینه که به مثلو ی صنایع دستی باسو آخال که کرمی که میا پلاش ما میا په شارو نوچه باسو مردمه کرده که آیا راضی ملاوه بدل وشی ملاوه جنوچه نه والله پاسا که ویت هم زنده نوچه شهری بی توریستیا بته بد و هرانه و همنانه که فرم مسافری فرم و مخلوق نوچه چون پیش بالن پانیه که منبعی درآمد چیت راوه فرم ملاحظه مخلوق كارونه فرا كارو مسافر افزاورا كارش افزاورا وحالا پاسه گلیچ ما پی نتیجه یابین می که این مسافر وقتی بلوا مسافران ترمار و مسعی ما کردن بهترین حالتنا پذیرش آبی می و واقعا اجماع چونه عالی چه فرد دلگرمینه و همیشه مسافری که لوان دیسان معمانه و پنوچه چون واقعا وش پنویران منطقه نوچه شهری وی توریستیا مناطق گردشگری فرش هن و حالا که شاید اینه باعث یا و جیاواز بود منطقه سعی شاکن همیشه بیا و بیگی. اینه که گفت شالو هجیجی، ات اینه شالو هجیجی دیاره. بله اینه شالو هجیجی و خود و هجیجیشنه وشکریو و فری یاگو شنازیه که ایمت چیوی اپیس نما هنز واقعا زرافت جنو مشتری پسنه. اینه هر پشالی بو یا په روستری یا پشال گردنی. والله قل استفادهش كريوشنا هركز ما بنوع برونش حتى من ديانم برا ديواره و مالوجنا شرف مثلا زرافتش فرفرن
ئیشاڵە تایبەتە تایبەت بە هەجیجیا ئیشاڵە یوجە کارەوەشا کە نوچەنە واقعەن نمونش تەکا ئی کار و میخەکانێ ئێمە مشتری کەسانی کە میخەکەما پێوەشی کراشاد مەدارێکی لیسانس و فۆقە لیسانس شابوونە ئامێنەوە بێکارێنێ کناچی چیگە نیشتێنێرە و ئی میخەکە وەشکە واقعەن مشتری پەسەنێنێ و مسافرێکی مەیە ئەقسام جەگرد و ئێرانیەمەیە استفادە شاکرا و بەلا شافرە زرافەت شافرن و ئەمە زەریفن تڵا پاگر زەریفی و پاگر ئینەیە کە ماچە ئەرزششن باوەڕ کردە ئینە زەریفن نمونەوە جە کار و دەسە و کناچا و ژەنە و نۆچەی فرز زەریفن دادەنەرمینگیان ئینە پیشکەش بە بەرنامە وێمانەیە بۆ جەتەلەفی سەنایە دەستیە دەڵانیەوە جەنوچەنە دەستاوەش بۆ یاخوا سپاس تاکەر و سەنایە دەستی ئەردەڵانی ئی دەفە زەریفێشە پێی ڕسم و خاتونە زەریفە کە لەباسی وێمانێژ ئینەوەنە پێشکەش و بەرنامە وێمانە و بینەرە عزیزەکەماک کەرچا دەستاوەش بۆ یاخوا نمونە تا فرە بۆ بە شانازیوە ئێمە جینەیە هورگرمە بە یادگاری عزیزە ئارۆ ئەمێنمێ یانۆ میهەی چەنی شیلانی ڕەفیق و میهەی ئەمێنمێ سەردان و میهەی کەرمێ میها و شیلانە دوێ کناچێ شۆخ و شەنگێ هۆرامیێ نۆچەیەنێ کە بەڕاستی نمونێنێ و جەبواری فەرهەنگین و خەریک و هەرمانکردێنێ ئەس و هەرمانەکەڵ کەرە پەما خەریک و نەقاشیکردێنێ چەند ساڵی خەریکەنی ملی کلاسە دەوەڵا من جە ساڵۆ 95 پێ ئەڤەڵینباری لوانی کلاسە لا سۆمێ سۆما شەبڕەند هەرچێگە کارکەروواڵی چێ بە پێڤەڵینباری شڕۆم کەڵ بە نەقاشی ئەسا هیچ گونە ئستێدادێم نەبێ بەڵێنە هیچ گونە نەقاشی و نەزانێنێ کەر و وەلی لوانی لاش دۆرەکیم گڵ تێکردێ و ئەتر زانام چەنی نەقاشی کیشونەوەی ئاسارە بەدەستبارم ئافرین مەسەن زاوڵێ بشی مەسڵەن ئەکس و چیشی احتماڵەن زاوڵێ بۆ جنۆکۆچێ وش کێشا بۆ زاوڵێ بشی نەقاشی چیشی کیشی دەوەڵا زاوڵێ بێنە ئەسڵ نەقاشی نەزانێ ناکیژی کول و نەقاشی منزەری بێ حیش نەزانانی وەلی سلوانی لاسۆمێ و هەر لوانی شون و کاریەرۆ ئینە ئەتەیسم زانم گرچێکیش و پێوێ ئافرینە بۆ فرەتەر کارەکەڵ دیێنیم و ئیچن کارەنە چێگەنە کار و چێهرێن سوورەتەن وەشڵمە یاینەکە هە دۆرەکە پێسە دیێن یا لا تۆ جاڵە باس سوورەت و بەشەرەکە ئینسانەکە دەوەڵا مشو ئەڤەڵینجار ئیدۆرەیە تێکەری ئەڤڵ تەرحێ بە سیاوە هەنە کیشیش ئیسە نامەکەش نمێمەوەش مش ئەڤڵاڵی کیشی دماوم چەم کیشی بەتش ئیجامنی سەر و چێهرێ دمانێرە من دیڤێر چێهریم کشتێ پینەیە دەسم ئال بێرە بە بتاونە ئالتر چێهرۆ بەشەری شکڵ دۆپنە بەخاتروانەیە شیلانگیان تۆ چند ساڵێتن ماڵەکەم من حەوە ساڵێمە ساڵێتن چندە ساڵێتەنی میهێ ڕەفێقەنی هەر تقریبا بە گولالەی دەتە هەر پێرە مەدرسەوە نەبیێنمێ ئێستا بەسە ساڵێن تفرستەمە میێنمە پێرە ئەوەختە تو کلاس و چی ویچ خۆمەلی نەچەنی منیش ڤڵتە لوێنە دەتە بۆ نەکڕۆنەوە تەحتیل شاکەم نیش دوێ تەرحیم کشتێنی نوچەنە کاری فەرهەنگی پێی تا ڕاحەتا بردێ مەسەڵەن هەرمانە کردێ یا سەختە دەتە فرە ڕاحەتی جنیا چیویان نەچەنیا مەسەڵەن کێ بلینە بجوز نەقاشی کلاسانە ترژ نیێنێ بەڵێ کلفەقەت کلاس و زەبانیش هەن و بەڵێ چەنە کلاس و چۆرتکەش بێ و کلاس ریاضی بەرەوەش تقریبا ئی منطقە پنەژ ماچا دەرۆ مەسوورە و نۆچەی کە ڕوو بە بازارە قەڵیمیەکەن احتمالەشان ئێگە ئەوسا هەر بازار بێ بۆ ئیسەش هەر بازارە بەڵام بە حەدێوە زەریفێنێ ئی بەرێ پاڵ و یەکترینێنە کە مشۆ قاپ شاگیری ئەڵنە ئی بەرێ زەریفێنێ چیلی بازارە تازەینە
ای بر قدیمی ماچی نگین دروشیا تفصيلين جغرافيا بين ليسانس جغرافيا من جغرافيا إنسان روستایی خلق نوتشينا إنه من خدمتنا کریو باس نوتشه ما جنزارو جغرافیایی نوتشه چه آوه وشنه و چه درختانه و چه پوشش گیاهی و مناسب و این منطقه نه باس کرد سرو جغرافیا نوتشه پیما کرینه إما أول ضيف ميجا إنه نوتشي أول جا نوتشي جنود ديجا وش كريال حجة قديمة معروفة بالنودش شو نير جنودش كي أمان شيء اصطلاحية كريان بالنوتشي نوتشي أبو هوا قدو فصل كاجن زمسان جهر نسرو ويشا بيز جهر نسرو ويشا هامن جهر نسرو ويشا وهاري تش تقويت عقلت هم زاندي جواهرش جگلو فصلکاتش وشتلا زمسان جگلو فصلکاتش وشتلا کلن هر چوار فصلکا که تو گره کلبو هر چوار فصلکاش هنی شنو أنا شرا فرتر ودرختها كن جنوتشنا هني تفي جني وزي جني ايش يلاني جني جوان نوتشه اكثرا تحصل كردني ما بيصيروا بحثوا تحصيلات جوانان نوتشه كرمي وميزان وقبولشها كونكور انا بس واناش ما فكره والله باسكي وش تعمزاندي نوتشه خلاي بيغمري بليفري وبيش بتحصيلاتي حتى إيساج كخلي كلمة يقصد كمين نقوي عاليش نني مثلا درسلو كونكوريش درسلو دانش جواش بيلوبولاتو مثلا حرشت تماشا كريم مثلا يسا حتى خانماني كي مثلا شو تشاهنينا يا انا خليك مثلا ارشد دكتوراه درس مو انا امتحاني مذا ولي متاسف انا شون زير ساختي مناسب جنيا نوتشي حالا باسه بزواني ما واش مش صاحب جنيا نوتشي شالي صاحب جنيا مثلا مردم نوتشي بخاطرو انا شون حيجونه برنامه‌ریزیش پێ نەکریا مثلا چی بسە کارخانێ چی مثلا بسە چی ئیجوانی گڵ سەرگەریبان نیاش دەحسێڵاتە ژەن دانشگەش فرن وەلی پێ قبوڵی بلا سەرکاریوی متەسفانە کەمتەرە متەسفانە بەخاطر ئانەچە کەما ئەغڵب و جوانە مەجبورن بلا کۆڵبەری دەرد مثلا نیاش شعنوانێنە مثلا جوانێکی بینی ليسانس جن ارشد جن خريك موانم امتحان له الدكتوري مجبور ابلو كولبري كانوا مثلا جفاصلي دو على جارهن تشيلو فري نقيل مولا جارهن تقشا ونكريو جارهن قميبه جارهن سلابروشا متاسفانه بعض جوانش باسفوت بداخوه شارو نوتشي فارق التحصيل فراواني شنك بس زحمتي درز موانا براسي بلام بازار وكاري فرفرة كما وأنا ككار شافرة البيبو شاراني وصل هاي صال إنه غربتنا ومتوا خدمتي وكرا بخدو نوتشي هرشان كهرياجي وخدمت كريو بخلق ولاتي هيج فرق جنيا بلام كمتر تر عموشي نوتشي كرا وإنه شاراني وترنا تصوج بكاك دياكو كان استفاضة ما كان تصوج يا أخوي أنا من خدمتنا عزیزا پی جوره اممی کوتایی برنامه‌کو آروی ماجه شارو نوچه‌نه اینه زاوله نوچه‌نه گرد امنی تا جمع مانکاوی شاکارو دگو نوچه‌نه بینه خوا حافظی کرا تا برنامه و ترو هرامانگردی و ترو دگه و ترو شار و ترجه هرامانی گردی تا بخلای گوره مسپارو خوا حافظ